چەندین بابەتی نووسراوی لەسەر مۆسیقا و ئەدەبیاتی مۆسیقا لە گۆڤار و ڕۆژنامە کوردی و عەرەبیەکان بڵاو کردووەتەوە. یەکەم کەس بووە کە بیرۆکەی دامەزرانی ستۆدیۆی لە شاری سلێمانی لە ڕێی چالاکیەکانی قوتابخانەکان و تیپی مۆسیقای سلێمانی و تیپی مۆسیقای زانکۆوە ئەنجامدا. ئەو سرودە بەناوبانگەکەی مەشخەڵانی لە ساڵی 1982 داناوە و لە بارودۆخێکی هەستیار بە دەنگی خۆی و کچەکەی بەنهێنی وتویانە. مشخلاني شورشي أمجارا أمجارا قريب الله وجارا مشخلاني شورشي أمجارا أمجارا قريب الله عنزران وجارا كردستان تاخذ أشهر وباني كردستان يشمن يا ئەنوەر قەرەداغی بۆقێنەری هونەر و میوزیک. ئەنوەر قەرەداغی ساڵی 1946 لە شاری هەڵەبجە و لە خێزانێکی ئاینی هاتووەتە دنیاوە. کۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردو و لە چالاکی قوتابخانەکانی سلێمانی ڕاهێنەری هونەری مۆسیقا بوو. سەرپەرشتی هەموو قوتابخانەکانی کردووە لە بواری مۆسیقا و سرود و گۆرانی. چەندین تیپی سرودی دروست کردووە و تابیانی فێری سرودە نیشتیمانیەکان کردووە. لە دەستەی دامەزرێنەرانی تیپی نواندن و مۆسیقای سلێمانی بووە ساڵی 1969. ساڵی 1974 پەیوەندی بە شۆڕشی ئەیلولەوە کردووە. لەوێ تیپی مۆسیقای شۆڕشیان دروست کردووە. ئەنوەر قەرەداغی ئاوازی بۆ زۆربەی زۆری هونەرمەندانی کوردستان داناوە لە گۆرانی و سرودی نیشتیمانی و ئاینی و بابەتی منداڵان و دراما. هەندێک لەو بەرهەمانە خۆی بە دەنگی خۆی وتوویەتی. مرحبا أيا شهر رمضان مرحبا 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 أيا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 أيا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران. چەندین بابەتی نووسراوی لەسەر مۆسیقا و ئەدەبیاتی مۆسیقا لە گۆڤار و ڕۆژنامە کوردی و عەرەبیەکان بڵاو کردووەتەوە. دامەزرێنەری ئۆرکسترای سلێمانیە و بەڕێوەبەری تیپەکە بووە کە لە ساڵی 2002 دامەزراوە تا ساڵی 2011. دامەزرێنەری گروپی کیژانی سلێمانیە کە لە ساڵی 2003ەوە سەرپەرشتیاری گروپەکەیە تا ئێستا. ئێستاشی لەگەڵدا بێت بەردەوامە لە کارە هونەریەکانی کە دواترینیان سرودی ئەیڕەقیب و مەشخەڵان بوو کە لەگەڵ ئۆرکێسترای هەنگاریا تۆماری کردووە. ئەوەی کە جێگەی سەرنجە لە کارەکانی سرودی مەشخەڵانە کە ساڵی 1982 دایناوە لە بارودۆخێکی هەستیار کە بە دەنگی خۆی و کچەکەی بەنهێنی وتویانە. ئەمەش لە ڕێگەی نامەیەکی بەڕێز مام جەلالەوە لە ڕێگەی ڕۆژنامەنووس شەهاب عوسمان و دڵشاد مەریوانیەوە گەیەنراوەتە دەستی.